کاگارامی فەتحی خۆشەویست، کاگارام گوێ لە دەنگمام کاتت باش، سڵاو لێبێ. سڵاو ڕێز کاگاکۆ گیانم، کاتتان باش، سپاس بۆیەوە و ڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ببوورە ماتەڵمان کردی کاگارام، ئاگال لە بارودۆخەکە حتمما هەیە و ئەمڕۆ تاقیبی ڕووداوەکانت کردووە. هەڵسەنگاندنت بۆ ئەم مانگرتنەی ئەمڕۆ چ بوو؟ جەنابتان یەکێک لە هەڵسوڕاوانی مەدەنی دیاری کوردستان بە تایبەت شاری خۆشەویستی مەریوان بوون. ڕۆڵی چالاکوانانی مەدەنی لە بەسەرکەوتنگایاندنی ئەم مانگرتنە چی بوو بەڕای جەنابەت؟ کاگاکۆگیان، سەرەتا پێم خۆشە باسێکی کورت لەسەر خودی مانگرتنەکە بکەم، لەبەرەوەی کە پێم وایە ئەم مانگرتنە بە بەرچاوگرتنی ئەو ڕێژەی ئەو شارانەی کە بەشدار بوون لە مانگرتنەکە، هەم لە ناو خۆی کوردستان، هەم لە باری کەیفیەتی و هەم لە باری کەمیەوە و هەم لە دەرەوەی سنوورەکانی کوردستانیش، ینی لە باقی شارەکانی تری ئێرانیش لە چەندین شاری جۆرە و جۆر مانگرتن بەڕێوەچووە. بۆیە پێم وایە ئەم مانگرتنە تاکو ئێستا گەورەترین مانگرتن بووە کە لە ئێرانە بەو شێوەیە بە ڕێژەیەکی بەرچاو لە بەشداری شاری جۆرا و جۆر و بازاڕیانی شارەکانی تر بەڕێوە چووە، چونکو دوا بەدوایەوەی کە ئەو حەوت حیزبەی ڕۆژهەڵاتی کوردستان و چەند ڕێکخراوی دیکە لە ژنان و لایەنگەلی جۆرا و جۆر بەیانیان دەرکرد، تەنانەت لایەنگەلێکی تر کە لە دەرەوەی سنوورەکانی کوردستانن لە حیزبی چەپی ئێرانەوە بگرە تا کۆنگرەی ملیەتای ئێرانی فدرال تا سازمانهای تورکمەن سەحرا، جبهەی متحیدی بەلوچستان، هەموو ئەوانە بە جۆرێک پاڵپشتی خۆیان بۆ ئەو بانگەوازە ڕاگەیاند کە بڕیارە کوردستان بۆ ئەمڕۆ لە مانگرتنا بێت. و پێم وایە ئەوە کاریگەریەکی زۆری بوو لەسەر ئەو شتێکە، چونکو ئێمە بینیمان بە جۆرێک باقی خەڵک لە شوێنەکانی تری ئێران چاویان لەسەر کوردستان بوو و چاوەڕوان بوون بزانن لە کوردستان چی ڕووەدا، خەڵکی کوردستان کەی پێوەستە و ناڕەزایەتیانە بن، چونکو ئەوە زۆر گرنگە کە کوردستان وەکو لایەنێکە هەمیشە سەنگەرێک بووە لە ناڕەزایەتی دەربڕین و لە گەیاندنی دەنگی خەڵکی حەقخواز خۆی پیشانداوە، هێزی خۆی نیشانداوە و تەنانەت ئەزمموی باش و پێشکەوت و خوازانەی لەو شتە بووە. هەر بۆیە هەم ئەحزابی کوردی و هەم چالاکانی مەدەنی و چالاکوانانی ژنان، کرێکاران و باقی سنفەکانی تر لە کوردستانە ڕۆڵێکی بەرچاویان بووە، نەک تەنها ئەم جارە، لە جارە پێشوەکانیشە لە مانگرتنەکانە. ڕەنگە بینەران بینی بێتیان لە هەواڵەکانە، هەر ئەمڕۆ کە خەڵکی کوردستان مانیان گرتووە، دوکان و بازاریان داخستووە، بەشێک لە زیندانیانی سیاسی کوردستانیش هەم لە سنە و هەم لە تاران لە ناو گرتوخانەکانی کۆماری ئیسلامیە مانیان لە خواردن گرتووە. یعنی ئەمە بە جۆرێک پێوەستبوونی ئەو دەنگە ڕاگەیەنێ. زۆرێک لە چالاکانی مەدەنی لە چەند ڕۆژ پێش لە ئێستاوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کراون لە شارەکانی سنە، لە مەریوان. هەر ئەمڕۆ کە خەڵک خەرێکی ناڕەزایەتی دەربڕین و مانگرتنن، بەشێک لە بنەماڵیە و گیراوانە بۆ نمونە لە بەردەرکی ئیتلاعاتی شاری مەریوان کۆبوونەتەوە، کە ئەوە نیشانەدا کۆماری ئیسلامی بە جۆرێک ترسی هەیە لە ڕێکخراوە مەدەنیەکان، لە NGOکان، لە تەشەکولەکان و لەو چالاکانەی کە لە ناو خەڵکە خۆشناون، لە ناو خەڵکە پێگەیەکی کۆمەڵایەتیان هەیە. لەو چەند ڕۆژە کاگاکۆ بەشێکی زۆر لەو چالاکانە، چ ئەوانەی کە پێشینەی دەست بەسەرکردیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەیە، چ ئەوانەی کە لە ناو خەڵکە خۆشنا و متمانە پێکراوی خەڵکن، بانگهێش کراون بۆ ئیتلاعات و تاعهودنامەیان پێپڕکراوەتەوە کە ئەگەر ناڕەزایەتیەک ڕوو بدات تێکەڵی ناڕەزایەتیەکان نەبن. تەنانەت زۆرێک لە دوکاندارەکان هەڕەشەیان لێکراوە. مانگرتنی ئەمڕۆی کوردستان لە کاتێکا بەڕێوە چووە کە هەلیکۆپتەر بەسەر شارەکانی کوردستانە خولاوەتەوە. ناو شەقامەکانی کوردستان پڕ بووە لە هێزی ئەمنیەتی ڕژیمی کۆماری ئیسلامی، کە ئەوانە هەموو دەرخەری ئەوەن لە ئێستایا سەرڕای هەموو ئەو گوشارانەی کە کۆماری ئیسلامی بە تەواوی هێزی خۆی بۆ سەر خەڵکی هێناوە، بەڵام خەڵک تەسلیم نابن و دەنگی ناڕەزایەتیان بەرزەکەنەوە. چونکو کۆماری ئیسلامی پێی وا بوو لە
لە دوای ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 کە لە ئێران ڕوویدا ئەگەر تا ڕادەیەک هەندێک چاکسازی دان پێداننرا وەکو ئەوەی کە بەو شێوەیە پێشووتر گیر بە حجابی زۆرە ملێنەدا یا هەندێک شتی لەو بابەتە ئەتوانێت تا ڕادەیەک خەڵک ئەهۆن بکاتەوە بەڵام بینیمان کە و چاوەڕوانی ئەوەی شکرا دقیقن کە خەڵک دیسانەوە بێنەوە سەر شەقامەکان چونکو کێشەی خەڵک لە ئیسیا بەڕاستی کێشەیەکە کە لە باری ئابوووریەوە ژیانێکی زۆر سەختیان هەیە هەروەکە میوانە پێشوەکەتان ئاماژەی پێکرد من ئەمەوێ چەند نمونەی بچووک و مستاقی بێنمەوە کە بۆ خەڵکی کوردستان زۆر ئاشنایەوە خەریکم ڕۆژانە لەگەڵ یاژین بۆ نمونە کیلۆیەک مریشک ئێستا لە کوردستان بە 12,000 تمەنە کرێخان و 10 ملیۆن تمەنە دواتر پارەی هێلکە ینی خەڵک ئەگەر تەنانەت هێلکە بخۆن لە ڕۆژە ئەگەر بنەماڵێکی سێکەسی هەموو ڕۆژێک فقط هێلکە بخۆن و هەر ژەمێک یەک دانە هێلکە بخۆن پارەی هێلکەکەیان لە مانگاکەتە 12 ملیۆن تمەن لە کاتێکا کارمەندێکی بانک تەنانەت ئەو داهاتەی کە هەیەی ئەو موچەیە کە پێدرێ 15 تا 20 ملیۆن تمەنە ینی تۆ ئەگەر هەزینەی کرێماڵ و ئەو شتانەی بگریتۆ تەنانەت خەڵک چاری ئەوە نایەن کە شتانێکی زۆر ئاسایی بتوانن بەدی بێنن و ژیانیان ببنە پێشەوە ئێستاکە ئەگەر لە ناو ماڵی هەرکام لەو خەڵکەی لە ئێران بەشێکی زۆر لەو خەڵکە ئەگەر یەکێ لە کەرەسە پێویستەکانی ڕۆژانەیان لە کار بکەوێت بۆ نمونە تەلەڤیزیۆنیان بسووتێ جوزانم مۆبایلەکەیان لە کار بکەوێت یەخچاڵیان بسووتێ قدرەتی ئەوەیان نییە کە شتە بکردنەوە ینی زۆرینەی خەڵک خەریکن بەسەر خەرج و متمانە بە یەکترۆ ژیانە بنە پێشەوە ئەگەر ئەم شتانە بخەیتە پاڵ بۆ نمونە ئەگەر نەخۆشیە کارێکی بیمارستانێک عملێکی جەڕاحیشیان یاوانەی کە نەخۆشی درێژ ماوەیان هەیە و پێویستیان بە ڕۆژانەی دەرمان و دەوا هەیە کاوانە ژیانیان بە مەراتب فاجعەبارتر و ناخۆشترە ئەمە بەشێکە لە واقعی ژیانی کۆمەلگا کاگارام بۆ درێژەی ناڕەزایەتی ئەمە ناڕەزایەتیەکان لە شارەکانی تر درێژەیە هەیە ئەوەی کە من ئێستا لەگەڵ جەنابەتە دوێم وتم وەکو هەڵسوڕاوێکی چالاک لە مەریوان و لە باقی شارەکانی کوردستان چالاکوانانی مەدەنی و کۆمەلگای مەدەنی بۆ درێژم خەباتە لە داهاتووی کوردستان دەبێت چ بێ جگە لە باسکردن لە ئازارەکان جگە لە باسکردن لە مەینەتیەکان ئەو هەنگاوە کرداریانەی کە کۆمەلگای مەدەنی دەبێت هەڵی گرێت لەم بوارەیە چییە؟ ئاکۆ کۆمەلگای مەدەنی پێش لە هەموو شتێک جۆرێک ئەو خەتی فکریەی کوردستان خەریکە تەقویەتەکە کە لەباری ناوەڕۆکەوە بزوتنەوەکە لە کوردستانە بزوتنەوەیەکی خۆڕایی نەبێت لەوەی کە ئەوە تەنها دش بە کۆماری ئیسلامین و هێزی ئەمنیەتی نەمێنێتەوەوە ینی بزوتنەوەی مەدەنی لە کوردستانە بە شێوەیە دەتوانین بێژین بەسەر ئەوە وەستاوەکە بیری فاشیزم دش بە بیری فاشیزمی لە چ لە ئێران چ لە هەر شوێنێکی تر بوەستێتەوە و ئەو خەتی فکریە دیاری بکە و ڕۆشنی بکاتەوە بۆ خەڵک کە چ شتێک خەریکە ڕووەدا ئەگەر کۆماری ئیسلامی نەبێت چ شتێکی تر ئەبێ بێتە پێش چ شتێکی تر لەوانەیە وەکو مەترسی بێ لە دوای کۆماری ئیسلامی بۆ سەر و بابەتانە بزوتنەوەی مەدەنی لە کوردستانە لەو دەیان ساڵەدا زۆر کاریگەری بووە لەسەر پێشکەوتنە کۆمەڵایەتیەکان بۆ نمونە بەشداری ژنان لە ناو ناڕەزایەتیەکانە ئەو ئێمازانی لە دوای ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 زۆرێک لە چالاکان بە ناچار لە ئێران هاتنە دەرەوە لە کوردستان هاتنە دەرەوە لە چالاکانی مامۆستایان لە چالاکانی کرێکاری لە چانەکانی ژنان و بەشێکی زۆریشیان خرانە زیندانەوە بەڵام ئەبینین ئەو بزوتنەوەیە نەخەوتووە لەبەرەوەی کە ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە ڕیشەدارە و نەبەچراوەتەوە بە تاکەوە بزوتنەوەی مەدەنی لە کوردستانە تاکگەرا و دەسەگەرا و مەحفەلگەرا نییە بزوتنەوەیەکی هەمەگیرە کە ئێمە بینین بۆ نمونە لە هەرکەم لە شارەکانی کوردستانە دەیان ڕێکخرا و NGO و تەشەکولی جۆرا و جۆر بوونی هەیە هەر لە تەشەکولی داکۆکی لە مافی منداڵانی کارەوە بگرێت تا NGO ژینگە پارێزی تا باس و بابەتی ژنان و هەموو ئەمانە ڕۆژانە لە ناو کۆمەلگا لە هاتوچۆدان لە ئاو و گۆڕدان و هەموو ئەمانە لە شوێنێکە ئەو ئاگاهیە لەگەڵ خۆیان هێنن کە دروشمگەلێک لە کوردستانە
ئەگەر لە نەڕزاتیەکانە دێنە سەر شەقام ئەگەر ئێمە بین ئەو دروشمانە پڕناوەڕۆک و دەستکەوتن دروشمگەلێکن کە ئەتوانن بۆ سەرتاسەری ئێران وزە بەخش و مێردوارکننده بن نەتیجەی ئەو چالاکیە دەیان ساڵەیەکە لە ناو ئەو ڕێکخراوانە بەو شێوەیە یەت و ئەچێت. دوایین پرسیارم نازانم هەر بۆ خۆشت جوابی بدەیتەوە هێنە، بەڵام ئێستا کە بەشێک لە نگەرانی نە لە خەڵکی کوردستان تەکلیفی ئەم کەسە یا ئەم لایەنە سیاسیە لە کوردستان معلومە، مەبەستم جەناحی پاوانخوازە، جەناحی سەڵتەنە تەڵەب و ئەو بەشەیە. ئەوە ماتۆژ بە ماهیەتی سیاسیەکەی لە کوردستان هیچ جێگە و پێگەیەکی کۆمەڵایەتی نییەوە هیچ ئاسۆیەکیش بۆ داهاتوو خۆشی نەیبینێتەوە لە کوردستان. داستی سەراسەری مەبەسمە. حەزەکەم بزانم ئەوەی کە لەم ماوەیە بۆڵت کراوەتەوە لە کاناڵهای تایبەت بە خۆیان سەرمایەکی گەورە لە بەردەمیانە ڕۆژاوە و زۆر هەوڵە دەن کە ببنە ئالتەرناتیوی دوای کۆماری ئیسلامی. شانسێک هەیە بۆ ئەوان لە ئاستی ئێرانە بە بڕای جەنابەت ئەوەی کە ناسراوە بە باڵی پەهلەوی و ڕۆزای پەهلەوی؟ کاگاکۆ ڕاستیەکەی هەمیشە لە مێژووە ئەمە تەنها تایبەت بە ئێران یا تایبەت بەم سەردەمەی کە ئێستاکە ئێمە لێژین نییە. لایەنگەلێک بوون کە پاوانخواز بوون کە هەوڵیان داوە بە زۆر خۆیان بسەپێنن بەسەر خەڵکە و ئەو لایەنگەلە ڕەنگە تەنانەت لە وڵاتانی دەرەکیشەوە پاڵپشتیشیان لێ بکرێ. ئەمە شتێکی ئاساییە کە هەر هێزێک لە دنیا ئەوێ ئەو کەسولایەنانەی کە نزیک لە خۆین لە وڵاتانی دیکەدا جێگیر بکات و پاڵپشتی بکات، هەزینەی بۆ بکات و تەنانەت بانگەشەی بۆ بکات و بە جۆرێک بنوێنێکە ئەوە حتا وایش بە خەڵک بنوێنێکەوە ئێوە هەبژاردێکی ترتان نییە و تەنها ئەوەیە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی مەیدانی ئێمە چاو لەو ناڕەزایەتیانە بکەین نە لە ساڵی 1401دا نە لە ئێستاکەدا خەڵک بەو شێوەیە نەچوون بەدەم ئەو بانگەوازەی کە لەلایەن جەناحی شاپەرستەکان با بڵێن دەرکراوە. لەو دوو هەفتەیە بەردەوام بانگەوازی جۆرە جۆری دەرکردووە، کوڕیشا بەردەوام وتوێتی بە خەڵک ئەمە بکەن ئەوە بکەن، بەڵام ڕاستیەکەی خەڵک ئەوەیان نەکردووە. ڕەنگە بۆ خۆی لە ناو بەشێک لە خەڵکە کەسانێکی کەم وەکو هەر لایەنێکی ترکە کە خەڵکانێکی لەگەڵای ئەویش خەڵکانێکی لەگەڵا ببێت، بەڵام ئابە و ڕێژەیە بەرفراوانی کە ئەیانەوێت نیشانی بدەن بەو ڤیدیۆ دەستکردانی کە دروستیەکەن تەنانەت دەنگەکانە گۆڕن لەسەری بەو شێوەیە کە بۆ نمونە تەلەڤیزیۆنێکی وەکو ئیران ئینتەرناشناڵ یەت لە ناو 20 دانە شعارێک هەڵەبژێرێت و بۆڵ دیەکاتەوە باقی شعار و دروشمەکانی تر لە ناو خەڵکە ئاخاتە پەراوێزۆ دیارەکە ئەیانەوێ بە شێوەیەک ئەم شتە بەسەر خەڵکە بسەپێنن، بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوون لەبەرەوەی کە لیدرە مەیدانیەکان دروشمەکان و هەموو ئەوانە بە جۆرێک خەریکە نیشانەگەلێکی ترمان پێدەن. تەنانەت بانگەواز و دروشمی ژنجیان ئازادی کە ناسراوترین دروشمی ئەو شۆڕشە بوو لە ساڵ 1401 لە سنوورەکانی دەرەوەی ئێرانیش دەنگیداوە لە دوێنێشەوە بەحسێک هاتووەتە ئاراوە لەسەرەوەی کە کوڕەکەی شا تەواوی ئەو تویت و شتانەی کە بە ناوی ئەو دروشمەوە دایناوە بە ناوی دروشمی ژنجیان ئازادیەوە دایناوە سڕی بێتەوە. یعنی ئەو لەگەڵ ئەو دروشمەوە لەگەڵ ناوڕۆکی ئەو شۆڕشە ناتوانێت تەبابێت. خەڵکی ئێران نایەنەوێت جارێکی تر کەسێک بێتەوە لە بانسەرەوە وەکو خوایەک وەکو کەسێکی گەورەتر لەوان چارەنووسیان دیاری بکات. تەنانەت ئەم مانگرتنەی خودی کوردستانیش کە بۆ بەرفراوانیە هەر لە تەواوی شارەکانی ئیلام، کرماشان، پارێزگای سنا، ئازەربایجانی غەربی لەوانەوە بەڕێوەچوو ڕێک گەیاندنی ئەو پەیامە بوو. زۆرێک لە خەڵکی کوردستان کە ڕۆژانە لەگەڵیانە پەیوەندیمان هەیە باسییان لەوە کردووە کە بێگومان بەشێک لەوەی کە تاکو ئێستا کوردستان بەو شێوەیە لە ناڕەزایەتیەکانە تێکەڵ نەبووە بۆ ئەوە بووە کە نەوەکو دەنگی لەلایەن دەنگی کوردستان لەلایەن ئەو شاپەرستانەوە بدەزرێت و بەو شێوە بوو کە خەڵکی کوردستان لە دوای بانگەوازی ئەو حیزب و لایەنە سیاسیانەی کوردستان ئابە و شێوە بەرفراوانە گەرەکیان بوو هەم بە کۆماری ئیسلامی نایەکی قایمی تر بڵێنەوە و یەکگرتووی خۆیان لەگەڵ ناڕەزایەتی سەرتاسەریەکان لە ئێرانە پیشان بدەن و هەم بەلایەن و جەناحی تریشی بڵێن کە کەس ناتوانێت ئیتر جارێکی تر دەنگی ئەوان و داخوازیەکانی ئەوان بدزێ و بۆ مەسیرێکی مشخص کە خۆیەوێ لە بەژەوەندی خۆیان ئیسفادەی لێ بکات. بۆیە ڕاستیەکەی من پێم وایە خەڵکی ئێران
بە جۆرێک ناڵێم بە هەمویان بەڵام بەشێکی زۆریان چونکو ئێمە چ بمانەوێت چ نەمانەوێت لەو جغرافیا کوردستانی لەیە بەلوچستانی لەیە ئازەربایجانی لەیە شماڵ و شارەکانی ئەو ناوانەی تری لێیە هیچ کام لەمانە پێم وانە لەگەڵ ئەو بە جۆرێک تاگەرایی ئەو ناوەندگەرایی کە جارێکی تر لە ئێران دەسەڵاتی بیەوە بەڕێوە بە ڕێبکەون و تەبابن لەگەڵیا و یەک شت کاگاکۆ زۆر گرنگە ئەویشەوەیە کە خۆشببختانە کوردستان هەر لە دەیان ساڵ پێشەوە تاکو ئێستا دروشمێکی هەڵگرتووە و شانازیش بە هەڵگرتنی ئەو دروشمەوەکە ئەویشەوەیە کە بەردەوام وتوێتی کوردستان گۆڕستانی فاشیستان جا ئەو فاشیستانە لە هەر لایەنێکەوە بن لە هەر دەسەیەک بن دیارە کوردستان پێش لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی خەباتی کردووە خەڵکی تر لە ئێرانە هەر بەو شێوە و پێشم وانە بە لاچوونی کۆماری ئیسلامی ئەگەر حکوومەتێکی تر یا لایەنێکی تر بێەوە خۆی بسەپێنێ بەسەر هێزی خەڵکا خەڵک تەسلیمی خواستەکانی ئەو بن. کاگاران سپاس بۆی لەگەڵمان بۆی سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کرد لەم بەرنامە بەشدار هەر بژینەوە مادوونە من کاگەکە ئێوەش بژین.